لە ساڵی 1915 تا 1990 ئەرمەنەکانی ژێردەسەڵاتی عوسمانی دەکەونە بەر شاڵاوی قڕکردن و لەناوبردن. لە ئەنجامدا بە سەدان هەزار کەس دەکوژرێن. ڕزگاربووانی ئەم ڕەشەکوژیەش لە وڵاتانی گیانپەرشوو بڵاو دەبنەوە، لەوانە ژمارەیەک ڕوو لە باشووری کوردستان دەکەن. لەم یەک سەدەیی کە ئەرمەنەکان هاتوونەتە باشووری کوردستان لە بوارە جیاجیاکاندا خزمەتی زۆریان پێشکەش کردووە و خاوەنی چەندین کەسایەتی ناسراون. شاهین کیڤۆر هونەرمەند و ئەکتەرێکی ناسراوە، هاوکات فەرمانبەرە و لە شاری دهۆک دەژی. شاهین ئەمڕۆ کە جەژنی قیامەی ئەرمەنەکانە هاوڕێ لەگەڵ کوڕ و برازایەکەی بۆ سەردانی دایک و خزمەکانی ڕوو لە گوندی ئاوزەرۆک دەکات. شاهین چەند هەفتە بەر لە ئێستا برایەکی کۆچی دوایی کردووە. وەکو نەریتێکی جەژن خەڵکی گوند سەردانی گۆڕستان دەکەن بە مەبەستی نزا و پاڕانەوە. باپیری شاهین هاوڕێ لەگەڵ چەند ماڵباتێکی دیکەی ئەرمەنی بەر لە سەدەیە گوندی ئاوزەرۆک ئاوەدان دەکەنەوە، بەڵام لە ترسی عوسمانیەکان و بۆ ئەوەی کە ئاشکرانە بن ناوێرن بە ئەرمەنی قسە بکەن و خۆیان فێری زمانی کوردی دەکەن. پشتی جینۆسایدا ئەرمەنە ئەوە باپیرێتمە وەختێ بەحسێت کردن باپیرێتمە شوێرە ڕاوین هاتنە ڤی گوندی الڤی گوندی ژیان موجبه اواد گوت همی 5-6 مال بون نزیده تر هنگی نویران هدیب ارمنی باخون اینان دست آوید نه کردی خوفیری کردی کرن دال و منطقه بیتا برزه کرن کس نزاند اوه ارمن هاتی نویره گلک جارا بابم بحثت کرد که هندک پسمامتوی دوربامتوی یش رخ ترکایت روین چوینه رخ ایروان رخ روسیه ما او ندیدینه اواجی هم ندید بونه و پترش 5-6 ساله که نه پترشی که ما اواج جینوساید چه بایی حتی بری 3-4 ساله که بسیارا فیسبوکا حتی هم سروانا هل بون هم چون اویره دفوانا ما او دیتن بله نه او لغت مد زانن و نه هم لغت واد زانن او بس ارمنی و روسی زانن هم جلویره کردی و عربی زانن ما بخوام مترجم گرتن بین
پسمامت اکودو آن دوتمام و پسمام وره شنیکانه تو مترجمه که بگیری گلک نخوش بومه بس با چی هر چاوا بد کیفا مهات ما او دیتن نوکه گلک مروفید ما یتهین الفرنسا ما ندیتینه اواجی هم ندیتینه بس معلومات هم تظنن بريكا هندك كاسا روسيا ما مروفت هاي أرمينيا نا أوا أم ديتينا ونا ما أو ديتينا بريس دوسي صالاس جاري تشوم الضيف معلومات تشوم ما هندك شوانا ديت النهامي بس باتشم مترجمة جرت ناف برا من وادا حتى أم تأكدت جهشت دانیشتوانی گوندی ئاوزەرۆک سەرەتا 6 خێزان بوون بەڵام ئێستا ژمارەیان زۆر بووە جا لەو 95 خێزانی لە گوند دانیشتەجێن زۆر خێزانی دیکەی وەکو خێزانەکەی شاهین گوندەکەیان جێهێشتووە و ڕوویان لە شارەکان کردووە پشتی ئەف گوندە هاتیە ئاواکردن با ڕۆژ بۆ ڕۆژێ زێدە بوو حتا نوکەی گەهشتە نێزیکی 95 ماڵە بس الفيري ما عندك مروفي ديجي تايني الزاقونا عندك السيميلنا عندك الدهوكنا البغدا ئەرمەنەکان دوو زەژنی سەرەکیان هەیە و تیدا کۆمەڵێک نەرید پێی ڕەودەکەن لەوانەش سەردانیکردنی خزم و جیرانەکان ئەم دێن بەحسی جەژنت ئەرمەناکەن اوجیک اکت کفته شش کانینا اکی یا دوی شش کانینا دوی او ججنا که و ججنا نوکه او عيد القيامة امد بجني وك عادات و تقاليدت ما رواشت و تيتالت ما با چپی نویتن سپیده همی چنه دیره نویجا عیدت کن پشتی هنگت زورن شنی کانه همی خلق کومد بن هکر کسا که مری هبتت ناف گندی ده او کو ججنا اکی بتن السر مالا مری بورتن همی چنه مالاوی چنه مالاوی تروی نخواره چایک بد قهوهک بد ود خون چنه دستی خود عفی کد و زورن تینه وش نیکانه سر ججنت گر سر عیده مالا ئەمڕۆ کە زژنی قیامە یەرمەنەکانە هاوڵاتیانی گوندی ئاوزەرۆک هاتوونەتە نێو گۆڕستانی گوند و سەردانی گۆڕی مردووەکانیان دەکەن وەکی ئەڤروکە تێن سەر قەبرا سەردانە مریە خودکەن بخویرە هێلتکەن شەمالکە هێلتکەن نوێژی بۆ ناتکەن ئەڤەژی قەبرێ ڕەحمەتی برای منە هشتا نەبووە ساڵێک ئەمرێ خودێ کری وەختی ئێکت مرتن ژی الديف عادات و تقاليدا اتشون پشتینگه کفنت کن و بنادیره نویجل سرد کن و تیننا گورستانه تیتا وشارتن سه روژا تازی تیتا دانان القاعه پشتی هنگه هفتیه پشتی هنگه 4 روژن پشتی هنگه سالاویه شنی کنه تازی لوی مال خلاصت بد حتی سال خلاص نبد تازی خلاص نبد قەشە لە سەرداوای خەڵکەکە بۆ یەکبەیەکی ئەو مردوانی کە کەسوکار و ناسیاوەکانیان هاتوونەتە سەر گۆڕەکانیان نزا دەکاو لەخوا دەپاڕێتەوە کە لە گوناهەکانیان خۆش ببێت یەمەرەبەر هیشیال بەیبوون بۆوەس گەڕەبێت و کێڤۆر هیشا بە مەزیکاری سەرەکایتان و ئاراژانی بۆرمەکان کابووکانی تۆتەمی هەست هیچ کام لە خەڵکی گوندی ئاوزەرۆک زمانی یەرمەنی نازانن هەر بۆیەش لەگەڵ یەکتر تەنیا بە زمانی کوردی دەدوێن شاهینیش وەکو خەڵکەکە زۆر بەداخەوەیە کە زمانی باب و باپیرانی خۆیان نازانێت يعني ترسا باب و باپیرت ما کوب ئەرمنی نەئاخفتن ئەڤروکە مەجی ئەمێ زەریبا وێ دیدەن وێ ترسێدەن ناوی گوندی هەمی کەسێک نینە ئەرمنی بزانتن ما لغەتی ئەرمنیش بیر کرد بەپێی ڕێنماییەکانی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان
ئەرمەنەکان دەتوانن کەوانی زمانی ئەرمەنی لە قوتابخانەکاندا بخوێنن، بەڵام گرفتی قوتابخانەکەی گوندی ئافزەرۆک ئەوەیە کە مامۆستای شارەزای زمانی ئەرمەنیان دەست ناکەوێت. ئەمژی حەسکن لغاتی خۆ بزانن، ئەمژی حەسکن gelek tişta bizanin ser Ermena. Qutabxana verê dersek hebû, bes me mamostayê Ermenî nîne. Wexta hatine berê jî her ewtir semaviya dilê wan da. Gotin ku em Ermenî baxebîn yani tehdayê me bikin an tiştekil me bikin. Çunku hêj ewtir semayî bî dilê wan da. Piç û piç lûgatê xwe hinda kirin. و او امکانیت جنابی کو مدرسه وکن زیبزی عیال خو ارمنی بعلمینن بس گندک بجنه هوریسک سالو سو ششه او مدرسه الویره هبی دایکمن و مال باپیرمن او الویره بین یعنی گرک ارمنی الویره مدرسه ببی و بجن مرکز ثقافی بی گنده هوریسکه سالو سو ششه زمان لیوان پاشا وان بی او جرابی بین هات نویره بوان مدرسه بکرن دیر بکرن لغات وان ما احتفاظ بلغات خو کرن بس خلق الزاخو ابد شرناخه وش دهيت رابين هات نزاخو ازمان جبير كربين تقريبا نشان مواصل بكن هر ارمني باخبن بفتره ديما هيك ملات بخو حسا بشتي زاني كو ما ارمنستان هي دولتك هي آلا بلنده و شم بچنو بنجي آزادن يعني حاجكو بوانا تنوير چبي بوشي ما دولتك هي ما ملتي هي ام بوشي ازمانه خود تطوير ناكن بوشي ازمانه خود عالمين دي فترة حكومة كردستان وقتها هاتي تشكيل بالبري و امرا بين ما دعوة كر ما قد ما مدرسة بكن بلکه این هر کاری ما بکن بوم مدرسه و بت ام ازمانی خو فیر بین طبعا اجباری هنگه یتابین خیر خاص یکشان گلبگیان بلکه و گلب بتن اف نوه دف مگلک اوی گلک هر کاری ارمنیای کری اف بینایتا اوی آبا کری گلبگیان سالت 6 دی آبا کری اف دیرجی و مدرسه جی معلمت ارمنی هبین البری درس بوتن درس ارمنی هبی حتی بی فتره وقت بجین رژیم گور بگور صدامی تأمین کرد نهلا مدرسه همین مدرسه اهلی تأمین کردن یه مدرسه ارمنیا جی قاپات بی 2004 2005 ام لجنه اداری ابی ما طلب کرش وزیر پروردن ما قلت مدبتن ما مدرسة هبن بيرين وك همي ملاتا وك همي كم نتوابل بيرين ما أزمان خد بيتن أم فيركن عيالي يعني بتشكت خو قلت بخو مدرسة كي باكن و داين أزمان خو فيركن أنا ما مدرسة أباك باكر البيرين ومدرسة جمال أبزري كي باكر هر توي فترة دوم يعني خوشکک من هر چو آبزری که درست گود و ملبری جندک عندك معلم هبين تعيين نبين بس حكمته هوركوريا ما كر قلت دي تعيين كين بلا عمريون ما زنش بتن بس ده هوركوريا بكين مدرسة نمين بكادر التعليمي ما دوسيك تعيين كرم بما و هوركوريا ما تكن يعني كتبت ما تشت ما طبعت كان يتأرمني ما المدرسة درسك أرمني كتاب جوتن أو جما دوسي معلمة أرمنية تين بره درس البيجن والمدرسة ما جما قلت بولا إيكي بنارات حتى نهي بنارات ما هي قطابيت ما بخواجي هر خلق جندينا يعني هر أرمني بخوانا هي ما بخوانا كسد بياني نهينا نابدا جمارة قطابي ما أفصل دوري حتى حفتي قطابي ما هينا هم ما قلتش إيكي حتى نهي أف زماني أم تخوينني المدرسة يساركان بيجني زماني كردية باش ريدت إنجليزي وزماني أرمني
ما زمان ارمنی اجباری نو که مستاند یعنی مدخاند و خطابی از فیری زمان انگلیزی بین لیجبر نبونا ما مستای پسپور یه زمان ارمنی اول 4 حتی 5 ساله نهات یا گوتن زمان ارمنی اجبر و نبونه ام ناچار بینگو ام زمان انگلیزی رایه ارمنی راوستینن حتی وی گاوه لی ام گلی جاره حول راستی یعنی حول دن که ام مستای که بخوا پیدا بکن یه پسپور زمان ارمنی نین دست منا کبن اجبر و چند هاتی راوستاندن گوندی ئەفزەرۆکی ژۆک و زۆر شوێن و گوندی دیکەی کوردستان لە ساڵی 1975 بەرشاڵاوی خاپوورکردنی ڕژێمی سەدام دەکەوێ بەڵام دوای ڕاپەڕینی ساڵی 1992 دوو بارە ئاوەدان دەکرێتەوە. ئەف گوندی هانێ ساڵە هەفتێ و پێنجێ بی و منتەقە دەڤەر هەمی هات ڕۆخاندنش قبلێ ڕژێمێڤە ئەف گوندەژی هات ڕۆخاندن هەرکێ ئەردکێڤە چۆ زاخۆ چوا گوندێت سەرروچیا مانە هەرکێ بڵاوین ئەردکێ پشتی نۆتۆئێکێ وەختێ سەرهەلدانا پیرۆز هەندێک منەزەمە ڕێکخراو هاتن دەستە گونداکن گوند ئاواکردن ئەڤەژی گوندێکی شوابی ژیانە گوندیژی سەر جوتیاریە و سەر شو كارب يعني تايبت مثلا كارب تايبت شو تشتغل مثلا فيترة حدادة وايرمنة يعني شو اللي تايبت بخوات تجدر في جندي وما يتهي قطابخانة جي عباجي سيدة وارتانا ريفري قطابخانة حتى صفا نهي ما هي بولا نهي عندك جيت دركاتنا الدكتور عندك بنا مهندس يعني دركاتنا شهادة وەرگرتنەش خەڵکی گوندی. چەند کیلۆمەترێک دوورتر لە گوندی ئافزەرۆکەوە گوندی هەوڕێسکی هەڵکەوتووە. ئەم گوندە پێچەوانەی گوندی ئافزەرۆک تەواوی خەڵکەکەی زمانی ئەرمەنی دەزانن. هۆکارەکەشی بۆوە دەگەڕێتەوە کە لە ساڵی 1936ەوە قوتابخانەی لێکراوەتەوە. هەرچی پارە و بەڵگەنامە و ناسنامە و داراییەکانیان لێوەرگرتین تەنها ئەو جلانیان بۆ هێشتینەوە کە لە بەرمان بوو بەشێک لە خەڵکە دەرکرا و ستەم لێکراوەکە هاتنە شاری زاخۆ هەندێکیشیان ڕۆیشتن بۆ دهۆک و هەولێر و تەنانەت بەغداش ئێمە 4 ساڵە هاتوونەتە گوندی هەوریسکێ و تێیدا بە ئاشتی و خۆشی دەژین هەر لە ڕۆژی جژنی قیامەدا لە زاخۆش منداڵەکان وەکو نەریتێکی هاوبەشی نێوان کریستیان و موسڵمانەکان بۆ وەرگرتنی شیرینی و جەژنانە سەردانی ماڵەکان دەکەن. هونەرمەندە ئەرمەنەکانی شاری زاخۆ بەردەوام هەوڵیان داوە خەمەکانی گەلەکەیان ئاوێتەی بەرهەمەکانیان بکەن. هۆسیب هونەرمەندێکی گەنجە کە دەخوازێت هونەرەکەی لە خزمەتی نەهامەتیەکانی گەلەکەی دابێت. سترۆنە ئەرمەنی سترۆنێکی گەلێکی حەزینە معروفە بسترۆنێت حەزین بۆچی سترۆنی حەزین دیۆرت کرد ئەو ئێشاندن ئەو مەسۆتی ئەرمەنی خۆرین هیچ دەستێ نەیۆرە نەیۆر نەبەس ئێک و دوبین گەلێک نەیۆر هەبین بۆ ئەرمینیۆ آنور هن ترک مدیرن مایر هاقی این سردا بیدیمت نین کنگاقی ور شاد چه دخرس شاد چه مدازس گریونگنو مخ پرسویس ور شاد چه دخرس شاد چه مدازس گریونگنو مخ پرسویس ام يعني وكي اوسترال بيجت ام ناهيلن اف نياري ما ترك اشما اف عردب ورقريت واز برويخا بيك فاب اك دست امي ساكنن بروانا وام ناهيلن في يعني وكي ما قوتي اف عرده ورقريت
کڵێسای مەریەمی پاکیزە لە زاخۆ جیا لەوەی کە لە ڕێوڕسم و بۆنە ئاینی و کۆمەڵایەتیەکان شوێنی کۆبوونەوەی خەڵکە لە هەمان کاتیشدا بووەتە پردێکی پێگەیشتنی ئەرمەنەکانی کوردستان لەگەڵ ئەرمەنەکانی جیهاندا. ئەم ملەتێک ئەوەش بەری 100 ساڵ بێژامی زاخونە ئەمە یەکشوان بنا ماڵا من تقریبا دەبێتن 100 ساڵ ئەمل زاخون بۆ پیرم بگرە 1915 یەت فەرمانە ئەرمینیا وەختەڕابی لێرە ترک و ئەرمنی دەرەخستن ڕاوین هاتن هینگی تقریبا ئینگلیز ئەف منتەقە داگیر کردبی ساڵۆ هەفتێ شەڕی جیهانەیە ئێکێبی منتەقە داگیر کردبی ئەرمەن ڕاوینش ترکۆ هاتن قەستەوە بێرێ کردن زاخۆ نێزیکترین منتەقە بی بوو حدودێ ترکۆ بەهرا پتر ئەرمنی هاتنە بێرێ و ئەبێت هاتینە زاخۆژی ئۆلێ منتەقە شەرنەخ و دهێبین دیر بینش محافظە وانێ وان مرکز ئەرمنیا بی ئەم خۆ خەڵکی وانێنە یعنی باب و باپیرێت من خەڵکی وانێنە و بەهرا پتر ئەرمنیەت عێراقی خەڵکی وانێنە یەت ڕاوین هاتین لە بەشێک لە شارەکانی کوردستانی وەکو زۆر شوێنی دیکەی جیان لە ڕۆژی 24 مانگی نیسانی هەموو ساڵێک لە ساڵیادی ڕەشەکوژی ئەرمەنەکان ڕێوڕسمی تایبەت بەڕێوە دەچێت. سیرەلینێر ئایسۆر ئابریلی 24 ئێمە هەموو ساڵێک ساڵیادی قڕکردنی ئەرمەنیەکان دەکەینەوە. ئەم ساڵیش 103 ساڵ بەسەر کوشتارگەی نزیکەی ملیۆنێک کەس بەدەستی عوسمانیەکان تێدەپەڕێت. لە ساڵی 2015دا بە بۆنەی 100مین ساڵی ئەم قڕکردنە ئێمە پلەی قەدیس و پیرۆزماندایە ئەم شەهیدانە. ئێمە هەموو ساڵێگەم یادە دەکەینەوە تاک و منداڵ و نەوەکانمان ئەو کارە ساتە لەبیر نەکەن کە لەلایەن عوسمانیەکانەوە ئەنجامدرا. هەر بەم بۆنەیەوە قەداس و ڕێوڕسمی تایبەت ئەنجام دەدەین تایدا سرودی ئاینی دەگوترێنەوە دواتریش چەند گرتە و وێنەی کۆن نمایش دەکرێن لەگەڵ دانانی گوڵ و مۆم بە بۆنەی ئەم کوشتارگەیە. بۆ بیرهێنانەوە ساڵانە ئەو یادە لە هەموو کەنیسەکانی کوردستان و عێراق دەکرێتەوە. ئەرمەن و کوردەکان لە قۆناغەجیاکانی مێژووی بوونیاندا تووشی چەندین نەهامەتی بوونەتەوە هەر بۆیەش لە خەمەکانی یەکتر تێدەگەن. ئەمە ژوای کردووە ببنە نمونەیەکی جوانی تەبایی و پێکەوە ژیان لە کوردستاندا. Մենք կգտնվենք Զախոյի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում کلێسای مەریەمی پاکیزە لە زاخۆ یەکەمین کلێسای ئەرمەنیە کە لە ساڵی 1923 دروست کراوە. نزیکەی 800 خێزانی ئەرمەنی هەیە لە شاری زاخۆ کە ڕۆژانی یەکشەممە لەم کلێسایە بەشداری ڕێوڕسم و قەداس دەکەن. جیا لەمەش چەندین ڕێوڕسم و بۆنەی خۆش و ناخۆش لەم کلێسەیەدا بەڕێوە دەچن. پەیوەندی هەیە لە نێوان ئەرمەنەکانی نیشتەجێی زاخۆ لەگەڵ ئەو ئەرمەنانەی لە دەرەوەی وڵات بە تایبەتیش لە ئەرمینیا دەژین. تەنانەت خێزانە ئەرمەنەکانی ئێرە و ئەرمینیا هاتوچۆ یەکتری دەکات. هەروەها چەندین قوتابی و بەستی درێژەدان بە خوێندن لێرەوە دەچنە ئەرمینیا. بەرنامەیەکی تایبەتیش هەیە بە ناوی وەرە بۆ ماڵی ئێمە کە لە ڕێگەی کڵێساوە جێبەجێ دەکرێت و بەهۆیەوە لاوان دەچنە ئەرمینیا بۆ ئەوەی کە پتر ئاشنای وڵاتی باو باپیرانی خۆیان ببن. هەموو ئەوانش وای کردووە کە پەیوەندێکی زۆر باشە بێت لە نێوان ئەرمەنەکانی ئەرمینیا و ئەو ئەرمەنانەی کە لە کوردستان دەژین.
Tun tamam dasis kamanca Nakaz mart keşçi panal desni Tun rabasnis kamanca Nakaz mart keşçi panal desni Tun rabasnis kamanca Dastarare lavore ru